من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای پەروەردگارتان لەبێ. خۆشەویستان، لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای بەخشینی خێرخوازی بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز، ئەمڕۆ دەستگای بەخشینی خێرخوازی لە شارۆچکەی قەڵاتجێ هەڵدەسێ بە دابەشکردنی 100 سەلە خۆراکی بەسەر کۆمەڵێک خەڵکی نەدار و هەژاری ئەم سنوورە. خۆشەویستان، وەکو ئاشکرایە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست، دەستگای بەخشینی خێرخوازی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک پلان و بەرنامە و پرۆژەی خۆی هەبووە بۆ خزمەتکردنی هەژاران و چین و توێژەکانی کۆمەڵگا. ئەمڕۆ لێرە وەکو باسمان کرد کە لە شاری قەڵاتجێ دەستگای بەخشینی خێرخوازی هەڵدەستێ بە دابەشکردنی چەندین سەلە خۆراکی بەسەر خەڵکی هەژار و نەدار. ئەمە زۆر سوپاسی بەرنامەی بەخشین دەکەین کە لەو ڕێگایەوە ئەو ئەرزاق و شبەکەی هێناوە بۆ باجی ڕەمەزانە. ئینشەڵڵا خوای تەعالا سەرکەوتویان کە مەمنونی ئەو کەسانەشی کە بەرنامەی بەخشینیان داناوە و ئەوانەی کە خێرخوازیشن یا ڕەبی هەر بەردەوام بن، خوا لە چاکەیان هەر زیاد کە. ئەو خۆراکەش کە لە کاتێکی زۆر زەروری داات زۆر شتێکی باشە و فریاد لێ قەوماوان دەکەوی و زۆر سوپاسی بەخشین دەکەم. یا ڕەبی خوا نمونیان هەر زیاد بێ. سەلامی خوای گەورە لەو کەسانە و لەو بەخشینانە ئەگەر ئەو ئەرزاق و ئەو شتان بۆ مانجی ڕەمەزان بۆ فەقیر و فەقاراتی ناردووە دەست ئێمە گەیوە. زۆر 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 مەمنونین بۆ کەسانەی ئەو ئەرزاق و ئەو وانەکان بۆ فەقیران ناردەوە بۆ مانجی ڕەمەزان. زۆر خوای گەورە خێریان بنووسێ و خوایە نمونەیان هەر زیاد بکە و خوای گەورە هەر پاداشتیان داتەوە خوا لێیان بە زیاد بکە. خوایە زۆر زۆر جێگەی دەگیر، زۆر زۆر بۆمە زۆر زۆر چاکە فەقیر و هەژاری. یا ڕەبی خوا لە دەستیان بە زیاد بکە و خوای گەورە نمونەیان هەر زیاد بکە و خوایە هەر زیاد بکە بۆ مانجی ڕەمەزانەوە بۆمە زۆر زۆرە. خوا خێرێوەش بنووسی و خوایە بەسەر شتەکان ڕادەگەن و هەشتەی دەدەن بە فەقیر و فەقاراتی بۆ مانجی ڕەمەزان بۆمە زۆر ڕێگەن. زۆر مەمنوین نەگەرە و خێران بەسەر خەڵکی فەقیردا دابەش کردووە. پێویستن بەشتی دیشە بۆ خەڵکی فەقیر. خەڵکی فەقیر زۆرە لە قەزای قەڵازە. زۆر مەمنونیان نەگەر زیاتر هەوڵدەن ئەو دەوڵەمەندانە تۆزە فەقیران پشت ڕاستکەنەوە لە هەموو شتێکیدا، نەک لە خۆراکیدا، لە پارەی. هەزار فەقیرم پێشکدێ بەس لە نەحی ژاراوی هیچ شتێکیان نییە. هەر یەکێکم بۆ خۆم دەستم هەلا هەلا بوو گوێت لێ بە ئیشێ بە کرێکاریە دەستخۆشی لەوەش دەکەم، لە هەموو خەڵکی خێرخوازیش دەکەم. ئەگەر هەوڵدەن زیاتر بەخشینی بنێرن بەسەر خەڵکی فەقیردا، ئەوە زۆر زۆر دەستخۆشی لەو خەڵکەی دەکەین. ئەگەر ئەو فەقیرە ئەو بەرنامە بەخشینەوە ئەو شتانە بۆ خەڵکی دەنێرن، ئەوە نەک ئەمە دەڵێن خوا خێرام خوا هەردەی نووسی ئەمە شوێنەڵێ لەبەر خەڵکی وا فەقیری. وەڵا ئێستا یەکێکم بخۆم کیلۆ برنجێکم پێ ناکرێت لە ماڵە خۆم، گوێت لێ پارەم نییە بۆ خۆم کرێکاریە دەکەم. هەزاری لە من فەقیرتر هەیە، هەزاری لە من بێخانوتر هەیە. زۆر دەستخۆشیش لە کەناڵەکەی دەکەین، لەو کەسانە دەکەین ئەو شتەی دەنێرن. زۆر مەمنونیان دەستخۆشی لە هەموو خەڵکی خێرخواز دەکەم. ئەگەر زیاتر ئاوڕێ بە فەقیری دەنەوە خێریان دەگاتێ، خۆ هیچیان لێکەم نابێ. هەر دەمرین مردنەکە چێ کەس نەزان کی کفنیشت بۆ دەکڕی. زۆر مەمنونیانی زۆر دەستخۆشیان لێ دەکەین، زیاتر بۆن بنێرن وەڵڵای خێریان دەگاتێ. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم بە سازانی و بڕێ هاوکاری بۆ خێرخوازان
کە بۆ خەڵکی قەڵاتزێ نردووە دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی کەسی دەوڵەمەند زۆرە کە بتوانێت یارمەتی فەقیر و هەژاراندا زۆر کەس هەیە توانێت ئێوەی نییە پارە نییە بۆ نەخۆشێکیش بەڵام ئەو بڕە کەمەی کە بۆ خێرخوازان هاتووە لە کاتێکی گونجادا هاتووە کە مانگی ڕەمەزانە دەستخۆشیان لێ دەکەم و خوا گەورە پاداشتیان داتەوە بۆ خەڵکی فەقیر و هەژار زۆرە کەسێک هەیە کە توانای نییە ئەوە بکڕێ بەڕاستی هەندێک کەس هەیە کەم دەرامەتە کاسبکاری نییە توانای ئەوەی نییە کە خواردنیان بۆ بکڕێ بۆ منداڵەکانی دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی کەسی دەوڵەمەند زۆرە بەس ناتوانێت بۆ خۆیان هاوکاری ئەو خەڵکە فەقیر و هەژارە بکەن بەس خەڵکی فەقیر و هەژار زۆرە بەڵام ئەوان دەتوانن لە ڕێگای بەخشینەوە بتوان پەیوەندیان پێ بکەن بەڕاستی نەخۆش هەیە ئێستا پێویستی بە حەمەلیاتە توانای ئەوەی نییە حەمەلیاتی پێ بکات مەگە قەرزیکە قەرزەکەش هەر دەبێت بۆ خۆی بیداتەوە بەڕاستی داواتان لێ دەکەم هەر کەسێکی دەوڵەمەندە توانای ئەوەی هەیە کە یارمەتیماندا بۆ هەر کەسێک بێ دەستخۆشیان لێ دەکەم خی گەورە پاداشتی بەنامە بەخشین بداتەوە دەستخۆشتیان لێ دەکەم بۆ ئەو دابشکردنی خۆراکەی کە لەم مانگە پیرۆزەدا دابەشی دەکەن بەسەر خەڵکی فەقیر و هەژاردا بەڕاستی ئێوە جێدەستان دیارە لە دابینکردنی پێداویستی بۆ خەڵکی فەقیر و هەژار خۆزگە هەموو حیزبەکان وەکی ئەوە دڵسۆزی هەژار و خەڵکی بێنەوابان بەڕاستی ئێوە دڵسۆزیتان نواندووە خی گەورە خێر و پاداشتی زۆریش بۆ ئەو خێرخوازانە بنووسی کە ئەو خۆراکەیان دابین کردووە هیوادارم خەڵکی خواپێدا و دەوڵەمەند خێراکانیان ببەخشن بە بەرنامەی ببەخشین بەڕاستی ئەوان بە جێگای خۆی دەگەێنن بە دڵسۆزی وڵای دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەم ئەگەشتان نردووە بۆ لای ئێوە ئەوە شەوزی یەکەن بەسەر ئەو فەقیرانەدا خوا سەرتاخی بۆ خاتی پێغەمبەری هەر سەرکەوتوو بن ئیدی دەستخۆشی لە ئێوەش دەکەم و لەوانی دەکەم و لە هەموو جەماعەتێکی ئەوانەیەگە دەست درێژ دەکەن بۆ فەقیر و فەقاراتی بۆ کەسانەگە دەستکورتن نەماون دەستێژیان بۆ دەکەن زۆر زۆر سپاسیان دەکەین مەمنونیانین دەستخۆشیش لە ئێوە دەکەین زۆر بەڕاستی سەرکەوتوو بن ئینشاءڵڵا بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کار و چالاکیەکانیدا کە لە ڕابردوودا کردوتی یەکێک لە کار و چالاکیەکانی دابەشکردنی خۆراکە سەلەی خۆراکی بەسەر هەژار و نەداراندا لە بەتابەتی بۆ مانگی ڕەمەزان و لەم ساڵیشدا بۆ ڕەمەزانی ئەم ساڵ دیارە لە نووسینگەی قەڵانزێ ئێمە سەلەی خۆراک دابەش دەکەین بەسەر خەڵکی هەژاردا دیارە ناونووسینەکانیش بەڕاستی ئێمە تێگەڕاوین لە ناحیە و لادێ و ناوشارە گەڕەکەکان خەڵکی هەژار و مستحق و خاوەن پێداویستی تایبەت و ئەوەی کە سەحەبی منداڵی بێباوکە ئەو ناوانەمان ناونووس کردوون و ئەمڕۆ خۆراکەیان بەسەردا دابەش دەکەین و لێرەشەوە بەهەری دەزانم زۆر سوپاسی خێرخوازان بکەین کە بەڕاستی ئەو دەستگایە لەسەر خێرخوازان بەڕێوە دەچێت دیارە تا خێرخوازان هیممەت بکەن و زیاتر هاوکاری بەخشین بکەن بەخشینی زیاتر هیممەت دەکات و ئاور لە خەڵکی خێرخواز و هەژار و نەدار دەداتەوە بسم الله الرحمن الرحيم سرت هذا وكرم لخواي پروردگار مانگی پرخێر و فەڕ و بەرەکەتی خۆی کە مانگی ڕەمەزانی پیرۆزە بەسەر ئومەتی ئیسلامیە بهێنێتەوە بەسەر وڵاتی کوردەواری ئێمەشدا خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لە یەکمانی قبول کردبێت خۆشەویستان ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەم ساڵ بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە توانیمان لەو بڕە خۆراکەی کە دامان ناوە
بۆ شار و شارۆچکەکان لە شارۆچکەی قەڵاتزیە 100 ماڵێک یا زیاتر کۆمەکی بکەین بەو کارتۆنە خواردنە کە ئینشاءڵڵا ئومێدمان هەیە جێگەی سوود و کەڵک بێ بۆیان و داوای دوعای خێرمان هەیە لە مسلمانان بۆ خێرۆمەندان و بۆ دەسەڵاتداران و بۆ دەوڵەمەندانی ئەم وڵاتی خۆمان بۆ خێرخوازان بەگشتی کە هەمیشە هاوکار و دەستباری پرۆژەکان و بەرنمەکانی ئێمە بوون خوای پەروەردگار پاداشی خێران باتەوە وەکو ساڵانی پێشوو داوایان لێەکەین هیمەتیان هەبێ ئینشاءڵڵا هەتاوەکو ئەوان زیاتر و زۆرتر ببەخشن ئێمەش زیاتر و زۆرتر لە هەموو شار و شارۆچکەیەک ئەتوانین ئینشاءڵڵا ئەم پرۆژانە پێشکەش بکەین بۆیە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ لە شارۆچکەی قەڵاتزیە توانیمان زیاد لە 100 ماڵ بەسەر بکەینەوە بە پێدانی بڕێ خۆراک خوای پەروەردگار لە هەموو لایەکی وەرگرت پێوە خوای پەروەردگار هەموو لایەکمان سەرکەوتوو بکات بۆ کاری خێر ئینشاءڵڵا. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 13 0 965 0 723 25 55. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان بەشێک بوو لە دابەشکردنی ئەو بەشە خۆراکی کە لە شاری قەڵاتزیە دابەشکرا. خۆشەویستان دەستگای بەخشینی خێرخوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەردەوامە بێ لە پێشکەشکردنی هاوکاریەکان و گەیاندنی بەشە خۆراک بۆ شوێن و بۆ جێگاکانی دیکەی کوردستان. لێرەوە ماوەتەوە بڵێن خوای پەروەردگار ڕۆژ و عیبادەتی هەموو لایەکتان قبوڵ کاو، خوای پەروەردگار خێر و سەدەقەکانی ئێوەش قبوڵ کاو بە چەند قات جێگەی پڕ بکاتەوە. ئێوە هەمیشە لە دوای فەزلی خوای پەروەردگار پشت و پەنای بەرنامەی بەخشین و دەستگای بەخشینی خێرخوازی بوونە و ئێوە هەمیشە بە خێر و سەدەقەکانتان پرۆژەکانی بەخشین جوانتر و گەورەتر و باڵاتر ئەکەن. بۆیە پێتان ئەڵێن دەستی ماندوو نەبوونتان دەبشین، خوای پەروەردگار سەربەرزی دنیا و دواڕۆژتان بکاو. ئێوە هەمیشە ساغ و سەلامەت و تەندروست بن. ئێوە ببەخشن بۆ ئەوەی ئێمە لە خزمەتی پرۆژەکانی دەستگای بەخشینی خێرخوازی دابین و ببەخشن بۆ ئەوەی بەخشین بەردەوامی هەبێت.